دۆناڵد ترامپ ئەو کەسێکی ئاسایی نییە، لەناو حیزبەکەیدا ئاسایی نییە، لەناو وڵاتەکەشیدا ئاسایی نییە، لەم ڕۆژانەدا لە جیهانیشدا کەسێکی ئاسایی نییە. ئەم کەسە نائاساییە دەیەوێت سەرەتای ساڵی 2017 وەک سەرۆکی ئەمریکا پێ بنێتە کۆشکی سپیەوە. دۆناڵد ترامپ بە لێدوانە سەیر و سەمەرەکانیەوە ناسراوە. هەر ئەو لێدوانە سەیر و سەمەرانەش بۆتە هۆی ئەوەی بەشێکی بەرچاوی دەنگدەرانی کۆماریەکان لە دەوری خۆی کۆبکاتەوە. لە ناو کاندیدە کۆماریەکاندا پێشەنگە و بەپێی دوایین ڕاپرسیەکان لە سەدا 27 کۆماریەکان پشتگیری دەکەن. ترامپ تەمەنی 69 ساڵە و لەدایک بووی نیویۆرکە، سەرمایەدارێکی ناسراوی ئەمریکایە. خۆی دەڵێت باو باپیرانی لە ئەڵمانیاوە کۆچیان کردووە بۆ ئەمریکا، بەڵام لە ئەڵمەتەکانی هەڵبژاردندا زۆرترین دژایەتی کۆچبەران دەکا و ڕایگەیاندووە ئەگەر ببێتە سەرۆکی ئەمریکا بۆ پێشگرتن لە هاتنی کۆچبەران دیوارێکی گەورە بە درێژایی سنووری ئەمریکا و مەکسیک دروست دەکات. دەشڵێت دەبێت 11 ملیۆن کۆچبەری نایاسایی لە ئەمریکا دەربکرێن. لە ماوەی ڕابردوودا زۆر جار لێدوانەکانی بوونەتە مایی گاڵتە و پێکەنین. بۆ نمونە لەبارەی سەرۆکایەتی ئۆباما وتویەتی ئۆباما بەدەست لە کارکێشانەوەی خزمەتێکی گەورە بە ئەمریکا دەکات. ئەگەر بێت و ئۆباما دەست لە کار بکێشێتەوە ئەوە بێ بەرامبەر فێری یاری گۆڵفی دەکەم. دۆناڵد ترامپ زۆر جار هەر بەو زمانەوە هێرش دەکاتە سەر نەیارەکانیشی بە هیلاری کلینتۆن کە کاندیدی پێشەنگی دیموکراتەکانە دەڵێت هیلاری نەیتوانی مێردەکەی خۆی ڕازی بکات، چۆن دەتوانێت گەلی ئەمریکا ڕازی بکات. مەبەستی ترامپ لەو وتەیە ئاماژەیەکە با پەیوەندی نێوان بیل کلینتۆنی هاوسەری هیلاری لەگەڵ ژنە فەرمانبەرێکی کۆشکی سپی لە ناودەکاندا کاتێک کە بیل کلینتۆن سەرۆکی ئەمریکا بوو، یان بە نێارەکانی دەڵێت ئەگەر هەستان بە گەمژەیی و نەزانی خۆتان کرد خەفەت مەخۆن، ئەوە خەتای ئێوە نییە کە گەمژەن، بەڵکو خەتای منە کە زۆر زیرەکم. ترامپ جاری وایە بە لێدوانە سەیر و سەمەرەکانی ڕەحم بە ئەندامانی خێزانەکەشی ناکات. بۆ نمونە لەبارەی کچەکەی خۆیەوە وتویەتی ئەگەر کچم نەبوایە دەچوومە داوای. لەم دوایانەدا زۆر کەس چیتر بە لێدوانەکانی ترامپ پێ ناکەنن، بەڵکو بە کەسێکی مەترسیداری دادنێن، بەتایبەت دوای ئەوەی کە ڕایگەاند دەبێت پێش بەهاتنە ناوەی مسلمانان بۆ ئەمریکا بگیردرێت. ئەم وتەی ترامپ نەک تەنها مسلمانەکان بەڵکو زۆر کەسی لە ئەمریکا و دەرەوەی ئەمریکاشی نیگەران کرد. هیلاری کلینتۆن ڕایگەیاند چیتر ترامپ کەسێک نییە مای پێکەنین بێت، بەڵکو کەسێکی مەترسیدارە. جۆش ئێرنست وتەبێژی کۆشکی سپی دەڵێت ترامپ بەم لێدوانانەی دەریخست کەسێک نییە شایستەی پۆستی سەرۆکایەتی ئەمریکا بێت. تەنانەت بەشێکی بەرچاوی کۆماریەکانیش نیگەرانی خۆیان لە هەڵوێستەکانی ترامپ دەربڕیوە. جێب بوش کە کاندیدێکی کۆماریەکانە دەڵێت ترامپ کەسێکی خەڵەفاوە و نابێت وتەکانی بە جددی وەربگیردرێت. جگە لەوانەش چەندین کەسایەتی ناسراوی سیاسی و کۆمەڵاتی ئەمریکاش نیگەرانی خۆیان لا لێدوانەکەی ترامپ لەبارەی موسڵمانانەوە دەربڕیوە. لە دەرەوەی ئەمریکاش لێدوانەکەی ترامپ کاردانەوەی توندی لێکەوتەوە. تەنانەت لە بەریتانیا نزیکەی 9 ملیۆن واژوو کۆکراوەتەوە بۆ ئەوەی ڕێگە نەدرێت ترامپ ببێتە کاندیدی سەرۆکایەتی ئەمریکا. بەڵام سەرڕای ئەو هەموو ناڕەزایەتیە تا ئێستاشی لەگەڵ دابێت. بەپێی دوایین ڕاپرسیەکان دۆناڵد ترامپ هەر کاندیدی پێشەنگی کۆماریەکانە، تەنها لە ویلایەتی ئایوانە بێت کەوتۆتە دوای تێد کروزەوە.